عزیزانی من جارێکی تر لە کەناڵی شاهیدانەوە دێمەوە خزمەتتان بۆ باسکردنێکی ڕاستەوخۆ دەربارەی ئەو کارەساتەی کە لە 16 دەی 2017 کوردایەتیەوانان بەسەر کوردیان هێنا بە شێوەیەکی گشتی کە لە 151 کوردستانیان تەسلیم بە حەشدی وەحشی کرد و نیوەی کوردستانەکەی تر بەشەکەی تری دیسان لە باشووری کوردستان واتە یەک ڕبعێکی ماوە ئەویشیان تەسلیم بە ئێران کرد بە ڕاستەوخۆ کە عەبادی و قاسم سلەیمانی حکمی بکەن کە زۆنی سەوزە. کارەساتەکە بە هەموو پێوەرێک شتێکی زۆر گەورەیە و کارەساتێکی زۆر خەمهێن و دڵتەزێنە و کارەساتێکی قەومیە نیشتیمانیە و لە هەمان کاتیشا چۆن هەبوونی پارتی وێچێتی لەسەر دەسەڵات زیانی زۆری بە ئێمە گەیاند وەکو ئیسلامیەکان شکستیشیان دیسان زیانێکی گەورەی پێگەیاندین بەو سیفەتەی ئەم جاریان کە بەشێکین لەو کوردەی کە لە باشووری کوردستانەژی.